کۆمەڵی ئیرادە لە پرۆسەی هەڵبژاردندا لا نووسینی دکتۆر کامەران منتگ. هەڵبژاردن ئەو گەمە قێزەونەیە کە میلەت و خاک وڵاتیایدا قوربانی یەکەمە. لە دوجاردا هەڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستان گەڕێکی تری بەڕێکرد و جارێکی تر میلەت و هێزە کارتۆنیەکان و دارەدەستەکانی ئەملاو ئەولا بە هەلەکە سەماخرانەوە. جارێکی تر درۆ لەگەڵ میلەت کرایەوە و کەسێک بوێریەوەی نەبوو پەنجە لەسەر ڕاستیەکان دابنێت و ئاماژە بە کرۆکی کێشەکان بکات. هەمووی خۆی وەک وڵات پارێز و بەرگریکار و حەقبێژ نمایش کرد و دەکات و لە ژێرەوەش هەوساری هەمووان لە دەستی چەند هێزێکی دیار و نادیاردایە و بە گوێرەی بەرژەوەندیەکانی ئەو هێزانە و چەند کەسانێکی هەلپەرست هێناوی پێشمەرگە و سەرکردە و سیاسەتمەدار و ئەموو ئەریان لە خۆیان ناوە و لە ژێرەوەش بازرگانی بە چارەنووسی وڵاتەکانەوە دەکەن. ئەوانیش چۆنیان گەرەک بێت وای هەڵدەسوڕێن. هەڵبژاردن پەیوەندی بە ئیرادەوە هەیە بۆ ئەوی مرۆڤ بتوانێت لە پرۆسەیەکی هەڵبژاردندا بەشداری بکات دەبێت بەر لە هەموو شتێک مرۆڤێکی ئازاد بێت و خاوەن ئیرادەی خۆی بێت. کۆیلەکان هەرگیز ناتوانن لە پێناو خۆیان بەشداری لە هەڵبژاردندا بکەن. ئەوان تەنیا وەک ئامرازێک نوێنەرایەتی ئیرادەی خاوەنەکانیان دەکەن. بۆیە کاتێک کۆمەڵێک کۆیلە دەخرێتە ناو گۆڕەپانێکی هەڵبژاردنەوە ئەو پرۆسەیە ئەنجامی دەدەن دەکرێت هەر ناوێکی لێ بنرێت تەنیا هەڵبژاردن نەبێت. دەکرێت ناوی بنرێت بازاڕی سەوداگەری بە خاک و میلەت کە لە ڕێگەی ئەو گەمە خێزەونەی ناوی دەنێن هەڵبژاردن بەشێک لە خاک بفرۆشێت و شەرعیەت بە داگیرکاری بدرێت. ئەوە تا لە ڕێگەی دوا هەڵبژاردننی عێراق کورد لە کەرکووک کرایە کەمینە. سیر لەوەدایە لە کاتێکدا هەولێر و دهۆک و سلێمانی وا خەریکە لە دەست دەچێت بە فرمێسک بۆ کەرکووک ئەو سەودا و بازرگانیە بە هەرێم واتە باشووری کوردستان دەکرێت دەشاردرێتەوە. ئەگینا لە مێژە کەرکووک فرۆشراوە و شیرینیەکەشی ئاودێوی وڵاتان کراوە. کێشەی هەڵبژاردن لە عێراق کێشەیە کە کەس بوێریەوەی نییە خۆی لە قەرەی بدات. هەموو لە بازنەی درۆیەکدا دەخولێتەوە بەر لە دەوروبەرەکەی درۆ لەگەڵ خۆیدا دەکات و خۆی فریو دەدات. ئەوانەی چەندین ساڵە بازرگانی بەو هەرێمەوە دەکەن سەرزەمین و ژێرزەمینیان دزی و فرۆش. چۆن دەبێت مافی ئەوەیان هەبێت بەشداری هەڵبژاردن بکەن و وەک نوێنەری خەڵک بەرگریکار لە کورد بخرێنە بەرچاو. دەبێت ئەوانە وەک دز و چەتە و تاوانبار مامەڵەیان لەگەڵدا بکرێت و دادگایی بکرێن. لەگەڵ دزدا چوونە ناو هەڵبژاردن مرۆڤ دەکات بە شەریکە دز. بۆیە مرۆڤی ئازاد ناکرێت نە ڕێگە بەخۆی بدات بچێتە ناو پرۆسەیەکی وا لە ڕێگە بەو هێز و کەسە ترسنۆک و وڵات فرۆشانش بدات خۆیان وەک نوێنەر و بەرگریکار لە مەسەلەی نەتەوەیەکی ستەمدیدە بخەنە ڕوو. ئەگەرچی لەو هەڵبژاردنە قێزەوانە میلەت قوربانی یەکەمە بەڵام هەمیشە وا وێنا دەکرێت کە ئەو تاوانباری یەکەم بێت. ئەو دروشم و تۆمەت بەخشینانەوەی دەخرێتە ئەستۆی خەڵک هیچی پەیوەندی بە ڕاستیەوە نییە. تەنیا هەوڵێکە بۆ تێکشکاندنی ئیرادە و یاریەکە بۆ ئەوی وا لە خەڵک بکرێت چیتر متمانەی بەخۆی نەمێنێت. ئەگینا میلەت چی بکات کە کۆمەڵێک خاین و وڵات فرۆش لە ڕێگەی داگیرکەران و دژمنانەوە هەموو شتێکیان خراوەتە بندەست و بە ناوی خەڵکەوە قسە دەکەن. ئەگەر کەسێکیش بێتە دەنگ تیرۆر و شۆن بزری بکەن چۆن بتوانێت ڕوبەڕووی ئەو دۆخە ببێتەوە لە کاتێکدا ئەوانەی خۆیان لا دەستە بژێر و ڕۆشنبیرە و پێویستە پێشڕایەتی خەڵک بکەن بۆ ڕاکردن لە بەرپرسیارەتی مێژووییان هەمیشە قەوانی تاوانبارکردنی میلەت لێ بدەنەوە. هەڵبژاردن خۆیان دەیکەن وێنەکان وەکەوەی دەیانەوێت دەگوازنەوە ژمارەکان بە گوێرەی ڕێککەوتنە ژێربەژێرەکانی خۆیان ڕادەگەێنن. لە دوجاردا خەڵک بەوە تۆمەتبار دەکەن کە ئەوانن دەنگ بەوقیت بە وڵات فرۆشانە دەدەن. لە کاتێکدا ئەگەر ڕۆژی دەنگدان کەسێک بە ویژدانەوە سەردانێکی بنکەکانی دەنگدان بکات بە ئاسانی لەوە تێدەگات کە ئەو ژمارانەی بۆ بەشداری خەڵک لەو هەڵبژاردنانەوە ڕادەگەێنرێت هیچی پەیوەندی بە ڕاستیەوە نییە. هەڵبژاردن لە عێراق و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتیەوە ئامرازەیە کە شەرعیەت بە مانەوەی دەسەڵاتێکی گەندەڵ و کۆمەڵێک خاین و بازرگانی خوێن دەدات. بۆیە ئەو پەڕی ساویلکەیە گەروا تێبگەین لە ڕێگەی هەڵبژاردنەوە گۆڕانکاری دەکرێت چونکە ئەو هەڵبژاردنانە لە بنەڕەتدا بۆ ئەوە نییە گۆڕانکاری بکرێت بەڵکو بۆ ئەوەیە درێژە بە داگیرکاریەکی دەمامەتدار بکرێت خەڵک خەریک بکرێت و بەتاڵ بکرێتەوە لەو ناڕەزایەتیانەی هەیەی. سەرباری ئەمەش ئەگەر فشاریشیان لێ نەکرێت ئەو هەڵبژاردنە پڕشەرمەزارکێش ئەنجام نادەن. فەرموو ئەوە هەڵبژاردننی کوردستان چی چارەسەر کرد؟ لە کاتێکدا بە ئارەزوی خۆیان دەنگەکانیاندا بەش کرد ئامادە نین ڕێگە بدەن ئەو پەرلەمانەشدا بنیشێت و حکوومەت دروست بکات چونکە ئەوان نایانەوێت دام و دەستگا هەبێت. ئەوان لە بێسیستەمیدا بەرژەوەندیەکانی خۆیان مسۆگەر دەکەن. مرۆڤی خائین خۆی لە پەرلەمان و حکوومەت لا گەورەترە. بۆیە دەبێت خەڵکی کوردستان لەوە تێبگات هەڵبژاردن نەک ناتوانێت کێشەکانی چارەسەر بکات بەڵکو قوڵتری دەکاتەوە چونکە شەرعیەتێکی ساختە و پرشەرمەزاری بۆ هێز ویلایەنانە دەبەخشێت کە ئەگەر دام و دەستگاکان کەمێک کارابن نەک نابێت ڕێگەیان پێ بدرێت خۆیان هەڵبژێرن بەڵکو دەبێت وەک دز و خاین و وڵات فرۆش و تاوانبار بخرێنە بەردەم دادگاییکەن. ڕەنگ بێت لێرەدا پرسیارێک سەر هەڵبدات باش ئەگەر هەڵبژاردن چارەسەر نەبێت چی چارەسەرە؟ خەڵک چی بکات؟ پەنا بۆ چەک بەرێت؟ بەر لە هەموو شتێک ئەگەر بمانەوێت بیر لە چارەسەری بکەینەوە
دەبێت هەموو چەمکانەتێک پشکێنین کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا کۆمەڵێک سیخوڕ و بازرگان بە ناوی کوردایەتیەوە خەڵکیان فریب داوە. دەبێت خەڵک بە شێوەیەکی تر بیر لە کێشەکەی بکاتەوە، بە دوور بێت لەو کەف و کوڵەی ئایدۆلۆژیای ناسیۆنالیستی دەیوروژێنێت و بە ئاسانی فریو دەدرێت و یاری پێدەکرێت. دەبێت خۆی لەژێر باریە و کەلتورە سەقەتە دروستکراوی 100 ساڵی ڕابردوو ڕزگار بکات و هەوڵ بدات بە دروستی لە کێشەکەی خۆی تێبگات. ئەو بیرکردنەوە لە چارەسەر زۆر ئاسانتر دەبێت وەک ئەوەی بیری لێ دەکاتەوە.